سڵاتان لێبێت. بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بوارێکی بەرفراوانە بە تایبەت لە کەرتەکانی بنیادنان و پیشەسازی و کشت و کاڵ و گەشت و گوزار کە پێویستە کاریان تێدا بکرێت. بەڵام لە ساڵانی ڕابردوودا زۆرینەی وەبەرهێنان لە بواری دروستکردنی یەکەی نیشتەجێبووندا بوون بۆ بەرفراوانکردنی وەبەرهێنان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان میکانیزم و نەخشە ڕێگای دەستەی وەبەرهێنان سوە کۆناگەکی دیکە بەش لە چوارچێوەی پلانی 2020دا دەستەی وەبەرهێنان 1000 پرۆژەی لە بوارەکانی پیشەسازی و ئابووری جێبەجێ دەکات. بۆیە دەمێت بپرسم چاکسازەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی وەبەرهێنان چی دەبن؟ بۆ میکانیزمە نوێ و بۆ پرۆژانە ژێرخانی ئابووری چی بەسەردێت و فرەجۆری لە پرۆژەی وەبەرهێنان چ کارێگەرێک دەخاتە سەر بژانەوە و زیادبوونی هەری کار. لەم پرۆگرامەدا لە ڕێگەی شۆڤە و بە دوواداچنی ڕۆژنامەوانی وەڵامی ئەو پرسیارانە لە بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرمەوە. کاک دکتۆر بەخێر بێت. خۆش بێ، زۆر سوپاس. وێڕای ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی جیهان بە شێوەیەکی گشتی و ئەو ناوچە بۆتەوە کەچی تەماشا دەکەین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەی زیاتر بە بەرهێنان دەکرێت بە شێوەیەک. لە پێشتردا بەشی زۆری وەبەرهێنان لە یەکەکانی نیشتەجێبوون دەکران. بەڵام ئێستا پێم وابێت 1000 پرۆژێکی کەش کە ئێستا ڕاتانگەیان دەچن لە بوارەکانی کە کار دەکەن وەبەرهێنان دەکەن. ئەمە بۆچی دەگەڕن؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کوردستان 24 و دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەم بەرنامەیە و ئەڵقەکانی پێشتریشم بینی و لەگەڵ بەڕێزەکانی تر کارێکی زۆر سەرکەوتووە دەستخۆشی لە ئێوە دەکەم. طبعاً پرۆسەیە وەبەرهێنان لە کابینەی نوێم با من دەست پێ بکەم کە لە مانگی هەفتی 2019 دەستمان بە بەرنامە و بە پلانی نوێی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کرد. طبعاً هەنگاوی یەکەم ئێمە کە دەستمان پێ کرد بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە پێی کارنامەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە نقطەیە یەکەم باسی جۆراوجۆرکردنی سەرچاوەکانی داهات و هەروە جۆراوجۆرکردنی ئابووری لە هەرێمی کوردستان لە چەندین فەقەرەی کارنامەی حکوومەت باس لەوە کراوە کە پێویستە هەرێمی کوردستان اعتیماد لەسەر خۆی بکە و زۆربەی هەرە زۆری ئەو کەرستانەی کە لە کوردستان بەکاردێن پێویستە لە کوردستان بەرهەم بێن. طبعاً ئەمە نقطەیەکی محوەری بوو بەنسبەت ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان. لەوە ئێمە دەستمان پێ کرد کە بتوانین پلانێکمان هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی عرض بکە بۆ وەبەرهێنەران چه ئەوانەی ناوخۆینە چه ئەوانەی دەرەکینە. ئەو بوو پلانی 2020 کەوتە بواری جێبەجێکردن و ئەم پلانە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەرجەم وەزارەت و دام و دەستگا و پارێزگا و قایم و ناحیەکان چونکە ئەگەر تەوزیعەکەشی ببینی هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە. طبعاً وەبەرهێنان پرۆسەیەکە هەمیشە لەگەڵ قەیرانەکان بەرز و نوزم دەبێتن. ئێمە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شکل لە بیداتی دەستپێکردنی کابینە ئێمە نقطەی زۆر باشی دەستپێکمان هەبوو تا گەشتینە ئەزمەی کۆڕۆنا کە دەستی پێکرد لە دنیا و لە هەرێمی کوردستان ئێمە پێی متەئەسر بووین. بەڵام دوای چەند مانگێک خەریکە ئێستا مؤشراتی ئێمە بە تایبەتی لە داواکردنی پرۆژە لەو کەرتانەی کە ئێمە داوا دەکەین بە تایبەتی لە کەرتی پیشەسازی کشتتوکاڵ و گەشت و گوزار خەریکە مؤشرەکان پێش پلانی 2020 دەوەتەی وەبەرهێنان هەیە لە کە ساڵی 2006 تاوەکو پێش ئەو کابینەش وەبەرهێنان یان وەبەرهێن پرۆژەیەکی پێشکەش بە دەستی وەبەرهێنان دەکرد دواتر کە قبول دەکرا ئیشی دەکرد. بەڵام لە پلانی 2020ەوە ئەوە گۆڕانکاری بەسەرداهات بۆ نمونە ئێوە کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنن وەبەرهێنان دەکەونە کێبرچێ و پێشکەشکردن. با پێکەوە بۆ ئێمە قسە لەسەر ئەو بابەتە بکەم ڕاپۆرتێکی بن کۆلکاریمان دروست کردووە پێکەوە دەیبینین دواتر لەسەر ئەم پرسە قسەی زیاتر لەسەر بنەمای شەفافیت بە ئەرکی خۆمان زانیوە ڕاستیەکان بە خەڵکی خۆمان بڵین هەر لە دەستپێکی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەی وەبەرهێنان لە کوردستانیشدا بەردەوام بەرەو گۆڕانکاری زیاتر و گرنگیدانی زیاتر بەو سێکتەرانە دەڕوات کە ئابووری هەرێمی کوردستان هەمەچەشن دەکا وەک سێکتەرەکانی کشت و کاڵی و پیشەسازی. بە پێی پلانی 2020 دەستەی وەبەرهێنان لەوە بەدواوە دەستەکە خۆی پرۆژەکانی وەبەرهێنان لە هەر کەرتێکدا دەستنیشان دەکات بۆ ئەو وەبەرهێنەرانەی کە خولیای سەرمایەگوزاریان هەیە لە هەرێمی کوردستاندا. ڕاستە ئەو دۆخانەی کە ڕوویکردوتە هەرێمی کوردستان دۆخی نەخوازراون و هەروەها ڕێگریەکەن لەسەر گەشەی ئابووریمان لەسەر جێبەجێکردنی پرۆژەی وەبەرهێنان بەڵام بێ ئەوەشتان بیر بێت سەرڕای هەموو ئەو وەزع خراپە نەرینیانەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە وەبەرهێنان لە گەشەکردندایە
بەم پلانەش کە ئەتوانم بڵێم ئەم پلانێکی دیراسە بۆ کراوە و هەروەها ئیش بۆ کراوە و وەڵامدانەوەکانی بەڕێستەرۆکی حکومەت لە پەرلەمانی کوردستان دەری خست کە ئایندەی کوردستان بەندە بە وەبەرهێنانەوانێ. پێشتر هەر وەبەرهێنەرێک هەر پرۆژەیەکی هەبوایە پێشکەشی دەستی وەبەرهێنانی دەکرد، داوای مۆڵەتی لە دەستەکە دەکرد، بەڵام ئێستا بە تەواوی ئەوە گۆڕاوە. وەبەرهێنەکان چاوەڕێن کەوا لە چ بوارێکدا و لەسەر ڕاستپاردەی حکوومەت بە پێی پێویستی خزمەتگوزاری پێشکەش بکەن. وا دیارە ئەم جارە حکوومەت مەبەستێتی بایەخی زۆر بە دروستکردنی ناوچەی پێشەسازی خۆراکی بدات. بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە خاوەنی خۆبەڕێوەبەری خۆراک بڕیاردراوە 11 ناوچەی پێشەسازی لە هەرێمی کوردستاندا دروست بکرێ. لە ماوەی ڕابردوو بەردی بناغەی ناوچەی پێشەسازی خۆراکی لە دووهۆک دانرا، ئێستا کاری تێدا دەکرێت. ناوچە پێشەسازیەکانی تیمار لە هەولێر، ناوچەی پێشەسازی عەربەد لە سلێمانی، ناوچەی پێشەسازی هەڵەبجە کارەکانیان تەواو بۆ بڕیاری شوێنیان بۆ دراوە. هەرێکە لە ناوچەکانی ڕاپەڕین لە ئیداری ڕاپەڕین، ناوچەی پێشەسازی خۆراکی گەرمیان لە کەلار لە خۆناغی دەستنیشانکردنی شوێندان. ئەم 11 ناوچەیە ئەگەر تەواو ببێ دەیان هەلی کار دەرەخسێنێ، دەیان کارگەی گەورە و مامناوەند و بچووک خۆی دەگرێت. یەک لەو چاکسازیانی کە ئومێد دەکەین بە زووترین کات بکرێویش هەموارکردنەوە یاسای وەبەرهێنانەکە خاڵیشی وەرچەرخان دەبێت لە ڕووی کوالیتی پرۆژەکان و چ لە ڕووی متابعەوە چ لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە پرۆژەکانی وەبەرهێنان لەمە و دووە ئێمە دەستی هەلیکاری خۆماڵی زیاتر دەکەین و دەبێتە مەرجێک لەسەر هەموو وەبەرهێنەرێک کە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە پرۆژەکانی وەبەرهێنان بەکار بخرێن و هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجێتی پەرە بە بەرهەمی ناوخۆ بدات، ژێرخانی ئابووری کوردستان هەمەجۆر بکات و دوچار بەهێزی بکات. بەڵێ دکتۆر، وەکەوەی کە لە راپۆرتەکە جێگای سەرنجە لە پێشترش پرسیارەکەم کرد کە پێشتر وەبەرهێن لە کابینەکانی پێش و پرۆژەیەکی پێشکەش دەکرد، دواتر پاش وەرگرتنی موافقات دەستی پێ دەکرد، بەڵام ئێستا ئەمە گۆڕاوە. یاسای وەبەرهێنان کە لە ساڵی 2006 یاسای ئەستیسمار کە دەرچووە و تەشریع کراوە، پێویست بوو لەو کاتەوە تا ئەمڕۆ ئەو زەویانەی کە بۆ وەبەرهێنان دابین دەکرێن پێویستە دەستی وەبەرهێنان دەستی بەسەردا گرتبایان بۆ دەستی وەبەرهێنان تەرخان کرابان بۆ ئەی بتوانی خۆی پرۆژە دەستنیشان بکە و پێویستەکانی هەموو ناوچە ئەوانەی لە کوردستان هەن لە پرۆژەی ئابووری دەستنیشان بکرێ و ئیعلام پرۆژە یاسایەکە شەبوو ئەمە لە پرۆژە یاسایەکە هەبووە کە پێویستە زەویەکان دەستنیشان بکرێن، بەڵام لە هەمواری ئەو جارەی کە هەمواری یاسایەکە یان یاسای نوێی وەبەرهێنان ئەمە زۆر بە وازەحتر بە باشتر باسی نەخشەی وەبەرهێنان کراوە. طبعاً ئێمە پلانی ئێمە وەکو دەستی وەبەرهێنان لە دەستنیشانکردنی پرۆژەکانی پلانی 2020 ئەوەی جەنابەت باست کرد ئەوە بوو کە ئێمە ئەمە قۆناغی یەکەم بێ، قۆناغی دوام دروستکردنی نەخشەی وەبەرهێنانە، قۆناغی سێم ئیعلانکردنی ئەم پرۆژانەیە کە لە ناو پلاندا هەیە بۆ ئەوەی بە حاضری ئێمە بتوانین مۆڵەتێکی وەبەرهێنان بدەین. لە پرۆسەی ڕابردوو وەبەرهێنەر خۆی خاوەنی مبادرە بووە، گەڕاوە زەوی بینیوەتەوە، حکوومەت بۆی تەرخان کردووە، پرۆسەیەکی ڕۆتینی یەکجار دوور و درێژی لەگەڵدا بووە. مە پێش چەند ڕۆژێک ویستمان پەلایەک بکەین لە هەندێک کارگە کە گرنگن بۆ هەرێمی کوردستان و پێویست بووە چەند ساڵێک پێش ئێستا مۆڵەتیان پێ بدرێتن، چەند پرۆپۆزەڵێکمان دەهێنا کە زەویشان بۆ تەرخان کراوە، بەڵام هێشتا لە ڕۆتین خلاص نەبووینە کە نزیکەی 105 کارگە بووینە کە پێویست بە پێش 4 ساڵ لە ئێستا ئیشەکانیان تەواو ببێت. بەڵام بڕیارێکی شەبوو کاک دکتۆر کە ئەو زەویانی کە بۆ بەرهێنان تەرخان کرابوو، بەڵام دواتر ئیشیان تێدا نەکرد وەربگیرێنەوە لە وەبەرهێن وەربگیرێنەوە. ئەوەمی زومنی ئەمەیە؟ ئەمە زانی چۆنە، ئەم بابەتە بۆ ئەوە بەرهێنەرانەیە کە کەم تەرخەمون و ئیشیان نەکردووە، ئەوەی بە ڕۆتیندا تێپەڕێ، بەڵام ئەوەی کە ڕۆتینە و ئیشەکانی خلاص نەکردووە و مؤسساتی حکوومەت تێدا کەم تەرخەمە بێگومان یعنی دەبێ حکوومەت ئیشەکانی بووی تەواو کە هەتاکو پرۆژەکە وەردەگرێت. بۆ داهاتوو بە پێی ئەو پلانەی ئێمە چۆن دەبێ کە پلانەکەی ئەلان کراوە. طبعاً وەکو باسم کرد پلانی حکوومەتە پلانی سەرجەم ئیداراتی هەرێمی کوردستانە هەر لە زاخوتا گەرمیان و هەڵەبجە. قۆناغی دوام ئێمە ئێستا لە مفاوەزاتین یان لە گفتوگۆین
یانیش لە هەماهەنگین لەگەڵ وەزاراتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەرخانکردنی زەوی پێویست. طبعا پلانی دروستکردنی ناوچەی پیشەسازی کە 11 ناوچەی پیشەسازیمان هەیە بزەبت ئەمە کڕۆکی ئیشی داهاتووی و بەرهێنان دەبێ کە ئێمە دەتوانین خەدەماتی تەواو بۆ هەموو ناوچە پیشەسازیەکان دابین بکەن لە ڕێگەی گەشە پێدەرەوە زەوی تەرخان دەکرێت دواتر بۆ ئێمە ئاسانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانە و بەرهێنەری ناوخۆیی یان و بەرهێنەری دەرەکی ئێمە پێی بڵێن کامە کارگەمان پێویستە لە کامە ناوچەی پیشەسازی وەرە زەویەکەی حاضرە ئیجازەکەی لە مدەی چەند ڕۆژێک دەبوو تەرخاندەکە دەدرێتی. زۆر ئەمە حرەکەیەکی جار زۆر بە اقتصاد و بە پیشەسازی و بە کشتتوکڵ دەگەێنێتن چونکە تو کارگەیەکی نێ دروستکەی پێویستی بە مادی خامە مادە خامەکەش پێویستی بە کەرتێکی ترەکە کشتتوکڵێکە ئەویش کۆمەڵێکی تر ئیش و کار و دەرفەتی ئیشکردن یەک لە پرسیارانەی کە زۆر زار ڕوبەڕی و بەرهێنان یان دەستەی و بەرهێنان دەکرێتەوە ئەوەیە کە ئەو پرۆژانە وەکو ناوچەی پیشەسازیان هە پرۆژەیەکەوە بەرهێنان بە پێی شوێن بە پێی شوێنی جوگرافی شوێنەکان کە دابش دەکرێت بۆ نمونە هەموو سوقلایەتەکە یان هەموو قوسایەکە لە هەولێر و سلێمانی و دۆک نەبێت بۆ قەزاکان و ناحیەکانش دەکرێت ئەو راپۆرتێک کە تەماشە دەکەین دواتر قسە لەسەر ئەو پرسە گرنگێش. بەرنامەمە ئەوە کوردستان بەرەف پێشچوونێکە ئابووریا گرنگ بچیت. بۆ ئەوەی چیتر ڕێگە بەوە نەدرێت کار کەسێک بێت و بڵێت من وە بەرهێنەرم پرۆژەی بدرێتێ لە سێ ئایاری ئەم ساڵ پلانی وەبەرهێنان کە بە پلانی 2020 ناسرا ڕاگەێنرا. لە سەرەتای مانگی ئایاری ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی کوردستانێکی بەرەو پێشووتر و ئاوادانتر پلانی 2020 ڕاگەیاند کە 1000 پرۆژە لە خۆی دەگرێت لە بوارەکانی پێشەسازی کشتتوکاڵ سەرچاوەکانی ئاو گەشت و گوزار دارایی و بانک و کارەبا و گواستنەوە و گەیاندن و پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی و نیشتەجێبوون و ڕێگاوبان و بازرگانی و ڕۆشنبیری و لاوان و ژێرخانی ئابووریش لە خۆی دەگرێت. لەو 1000 پرۆژەی دەستی وەبەرهێنانی هەرێمی کوردستان ئاشکرای کردبوو 461 پرۆژە لە کەرتی پیشەسازیدایە 113 پرۆژە لە کەرتی کشتتوکاڵ 227 پرۆژێژ لە کەرتی گەشت و گوزاردایە کە پشکی شێر بەر کەرتی پیشەسازی کەوتووە لە بواری خانوبەرشدا کە لە ساڵانی پێشتر وەبەرهێنان بە خانوبەرە و نیشتەجێبوون دەناسرایەوە تەنها 10,000 یەکی نیشتەجێبوون لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە. تەنیا لە کەرتی پیشەسازیدا 461 سێکتەر خراوەتە بەردەم وەبەرهێنەران لەم ژمارەیەش زۆرترین گرنگی بە دروستکردنی کارگەکانی پیترۆکیمیاویات و پزیشکی و بیناسازی و کارەستە فلزیەکان و کەلوپەل و کارەستەی کارەبایی و کاغەز و تایە و کارگەکانی ڕسایکلین و چەندین بواری دیکە دراوە. لە هەمووشی گرنگدر بایەخێکی زۆر دراوە بە دروستکردنی کارگەکانی خواردن و خۆراک کە لە پارێزگاکانی کوردستان 158 پرۆژە ئامادەکراوە. لەم پلانەیە وەکو کەرتی پیشەسازی گرنگی دراوە بۆ پرۆژانەی کە بەشداری دەکەن لە ئابووری کوردستان و هەروە گرنگی دراوە بە زیادکردن و هەمە جۆرکردنی پرۆژەکان. لەم کابینەیەدا زۆر گرنگی دراوە بۆ پرۆژانەی کە کەرەستەی خاوەکانی لە کوردستان هەیە وەکو بەروبوومە کشتتوکاڵیەکان کە بەشداریەکەن لە پیشەسازی خۆراکە لە زۆر پیشەسازی تردا. دەتوانم بڵێم کاتێک باسی وەبەرهێنانمان دەکرد زۆرتر خەڵک بیری دەچوە سەر کەرتی نیشتەجێبوون. بەڵام بۆ ئەوەی بڵێن ئێمە ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا چ پرۆژەیەک جێبەجێ بکرێت و گرنگی پێ بدرێتن زۆرتر تەرکیز لەسەر ئەو پرۆژانە کرا کە ئەویش خۆی لە کەرتی کشتتوکاڵ پیشەسازی گەشت و گوزار و دەتوانین بڵێن تەندروستی و بوارەکانی تری پەروەردەیی دەگرێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە هەوڵی ئەوماندا نەخشەی وەبەرهێنان دروست بکەین کە نەخشەی وەبەرهێنانی ژۆکو ئەوەیەکەوە ئێمە چمان دەوێتن لە چ شوێنێک چ جۆرە پرۆژەیەک دروست بکەین کە لە ماوەی ڕابردوودا نەخشەی وەبەرهێنان نەبووە لە بۆ پرۆژەکان لەوەی پرۆژەکان تێکەڵاویەکی نەبیتن. پلانی 2020 هەلێکی کاری زۆر بۆ گەنجەکان دابین دەکا بە تایبەتی بۆ دەرچوانی زانکۆ پەیماگەکان لەمەشدا ڕەچاوی هاوسەنگی لە دابشکردنی پرۆژەکانی وەبەرهێنان بە پێی دابشکردنی جوگرافی و هەندانی وەبەرهێنان لە شوێنە دوورەدەستەکان لە قەزا و ناحیەکان کراوە. سپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان. کاک دکتۆر وەک لە پلانی 2020دا دەردەکەوێت پرۆژەکانی پلانی 2020 بریتە لە تێکرای ئەو پێداویستیانەی لە وەزارەتەکان پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان تا دەکاتە قایمقامێت و ئیدارەی ناحیەکان پشت بەستراوە بە پێداویستی ناوچەکان
لە پرۆژەی کەرتی تایبەت ڕەکمە بەستانەوەتی ئێمە طبعاان لە بیداتی دەست بەکاربوومان دەستەوە بەرهێنان سەردانی هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانمان کردن لەگەڵ هەموو ئیدارەکان دانیشتین پێمان گوتن دواتر لەگەڵ وەزارەتەکانیش و بە نووسراوی ڕسمی داوامان لە هەموو ئیداراتی هەرێمی کوردستان کرد کە پلانی خوان بووە بەرهێنان بۆ ئەو پرۆژانێک کە پێویستە کەرتی تایبەت جێبەجێ بکە ماندنێ طبعاان مدەیەکی زۆر ئێمە خەریکی بوون تقریبان چەند مانگێک خەریکی ئەو بووین پێویستەکانی خەڵک کە ئەولەویاتی حکوومەت لە داهاتوو جێبەجێ بکرێ بخرێت دوتوی ئەو پلانەی کە پێشتر پلانە نەبووە پێشتر وەزارەتەکان پلانیان هەبووە لای خۆیان هەیان بووە و یان بەشێکیان دراوەتە دەستەی وە بەرهێنان بەڵام ئەگە پرۆژەیەک هاتووە کە تەقدیمی کردووە تەماشان کردووە لە زمینی پلانە یان لە زمینی پلان نییە یان جێبەجێ کراوان جێبەجێ نەکراوە ئێستا نەڕێک ئەو پلانە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە و بریتە لە پێویستی خەڵک لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان تەوزیعێکی عادلی بوو کراوە و شوێنێک ئەگەر پێویستی بە پرۆژەی کشت و کاڵی بێ تەرکیزی لەسەر کراوە پێویستی بە پرۆژەی سەکەنی بێ تەرکیزی لەسەر کراوە پێویستی بە پرۆژەی تەندروستی بێ تەرکیزی لەسەر کراوە هەمووی بە پێویستی ناوچەکان بووە و بەردەوام ئەم پلانە کۆتایی نییە تەبان بەردەوام شتی ئیزافاتی بۆ دروست دەکرێتن بەپێی ئەو مستەجەداتانەی کە نوێ دێتە پێشەوە ئەو مەسەلەن بۆ نمونە کۆڕۆنا هەندێک شتی ئیزافەی کرد لەوەی کە پێویست بۆ هەندێک پرۆژەی تەندروستی تر لە هەرێمی کوردستان دروست بکرێتن ئەمانش ئیزافەی ئەو کاتشەلوانێک کۆڕۆناش ڕێگر بوو بێت ڕێگرە لە هەندێک شتی تر باوەشی بۆ سەلماندین کە پێویستە زۆر پەلە بکەین لە جێبەجێکردنی پلانەکەمان لەبەر ئەوەی ئێمە پێویستیمان بەوەیە هەرچی لە کوردستان استهلاکی دەکەین پێویستە خۆمان ئینتاج بکەین بە تایبەتی لە موادی ئەساسی ژیانی مرۆڤ کە پێویستە ئێمە لە داهاتوو ئەوەمان لەبەرچاو لەو گرافیکەوە سیرکەین یان سێری ئەو گرافیکە بکەین لا بەشکردنی جوگرافیای پرۆژەکانە بەپێی شوێنەکان بفەرموو ئێمە هەولێر طبعاً 280 پرۆژە لە هەموو پارێزگای هەولێر بوو لە ناو پلانەکە دانراوە ینی بە قەزاکانیشی بە هەمووی هەر لە حاجی عومەر هەتا دەگەیە با بڵێن هەموو ناوچەکانی پارێزگای هەولێر سلێمانی 273ە طبعاً سلێمانی جگە لە هەڵەبجە و وەکو پارێزگا با بڵێن ڕاپەڕین گەرمیانیش طبعاً ئەمانە هەمووی چونکە سلێمانی با بڵێن وەکو پارێزگا وەکو هەولێر فراوان نییە چونکە هەولێر ئیداراتی سەربەخۆی لەسەر دروست نەکراوە بەڵام سلێمانی ڕاپەرین لێ دروست کراوە گەرمیانی لێ دروست کراوە دواتر هەڵەبجەش بوویتە پارێزگا ئەوانیش هەلام زمنی سنووری سلێمانی پێشتر حساب دەکران ئێستا هەمووی هەرێکە و ئیداری خۆی ئەو 273 پرۆژەی کە لە سلێمانیە بەبێ بەس تەنها پارێزگای سلێمانی ئێستا حدودە ئیدارەکانی خۆیتی کە سلێمانیە و جگە طبعاً لە هەڵەبجە و لە گەرمیان و لە ڕاپەڕین دووکیش 238 پرۆژەیە هەموو پارێزگای دهۆک دەگرێتەوە هەر لە ئامێدی و ئاکری بڵێن ناحیەی کەلک دەگرێت هەتا دەگەیە زاخۆ هەموو پارێزگای دهۆک دەگرێتەوە لەناو خودی هەر پارێزگایەکیش ئەگەر بچێنەوە تەفاسیلی پلانەکە دەبینی مەسەلەن بۆ نمونە هەولێر لە سۆران دیارە چەند پرۆژەیە و لە چ بوارێکن لە ڕەواندۆس لە چۆمان لە مێرگە سۆر لە دەشتی هەولێر لە کۆیە لە شەقڵاوە لە خەبات لە سلێمانیش بە هەمان شکل لە دۆکیش بە هەمان شێوە هەموو پرۆژەکان بەپێی ناوچە بەپێی کرد بەپێی شێوازی ئیشکردن تەوزیع کراوە و دابش کراوە و من پێم وابی عدالەتێک یەک جار زۆر لەم بابەتە بووە چونکە خودی داواکاری ئیدارات بووە و خودی داواکاری پارێزگاکان بووە ئەگەر ئێمە بتوانین ئەم پلانەوەکو خۆی جێبەجێ بکەین بۆ ئیزافاتانەی کە دروست دەبن لە ئەنجامی قەیران و لە ئەنجامی گرفت من بە تەسەووری من بە 2 ساڵی تر دەتوانین گۆرانکارێکی نەوعی لە اقتصادی هەرێمی کوردستان بکرێتن و پێشکەوتنێک یەک جار زۆر بەدی بکرێت لە ئەرزی واقع بۆ هەڵەبجان 98 پرۆژە بۆ ئێمە پێشتر هەڵەبجە تەبعاً پرۆژەی زۆر کەمی تێدا بووە جەنابی پارێزگاری هەڵەبجە بە سوپاسەوە زۆر پێداگیری دەکالەوەی ئێمە وەکو دەستەوە بەرهێنان تەشجیعی پرۆژەکانی هەڵەبجە بکەین ئەوە کردی چیتمان ئێستا بۆ نمونە ناوچەی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە یعنی بەردەوام لەسەر هێڵین لەگەڵ یان بۆ ئەوی جێبەجێ بکرێت دەچێتە بواری لەوانەیە لە چەند هەفتەی داهاتوو بتوانین زەویەکە وەرگیرین و ئەعلام بکرێ و بشتە بواری جێبەجێکردن پرۆژە هەبووە بۆ سلێمانی داوا کردووە ئێمە کردیتمانە مەرج بەشێکی لە هەڵەبجە بێ بەشێکی لە پێنجوین بێ بەشێکی لە مەسەلەن لە شارە زۆر بێ تا بتوانین تەقسیمێکی عادل بکراوەکە مەسەلەن بۆ نمونە دەشتی شارە زۆر دەشتێکی بەرفراوانە کرێت بۆ کشت و کاڵ سووری لێ وەربگرێت ئیشیوە بەرهێنان کراوە لە بەردەوامیشە تەبیعی مەسەلەن بۆ نمونە لە دروستکردنی چپس لە هەرێمی کوردستان
ئەم ساڵە خۆشببختانە ئێمە فائزێکی زۆرمان لە ئینتاجی پەتاتە هەیە تەجیعی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوە کراوە بۆ گەرمیانیش هەفتاوچار پرۆژە هەیە و طبعا لە گەرمیان پێشتر پرۆژەی سەکەنی لێ هەبووە زیاتر و هەندێک پرۆژەی تری اقتصادی هەبووە ئێمە کە سەردانی ئیدارەی گەرمیانمان کرد لە مانگی 2019 داوامان کرد کە هەندێک پرۆژەی سیاحی زۆر باش لەوێ پێشتر دەستەی گەشتوگوزار بە سوپاسەوە پرۆپۆزالی بۆ حاضر کردووە و نەخشە و تەرتیباتی بۆ کردووە جگەلەوە ئێمە زەویەکی زۆر باشی کشتتوکاڵیمان هەیە و شوێنی زۆر باشی پرۆژەی سینائیمان هەیە مکملن بۆ یەکتری و لەوێش دوو پرۆژەی گەورەی پیشەسازی با لە ناوچەی پیشەسازیمان هەیە کە لە داهاتوودا دەست پێ دەکرێتن و گرنگێکی تایبەتیش بە ناوچە گەرمیان دەدرێت بە حکمی ئەو شوێنەی کە دەکرێت وەکو هەرێمی کوردستان زۆر سۆدی لوەرجی ئیدارەی ڕاپەڕین ئیدارە ڕاپەڕینیش بە هەمان شکل ئێمە چەند پرۆژەیەکمان وەکو دەستیا بەرهێنان لێ هەبووە پرۆژەکانی بەردەوامن لە ماوەی داهاتوودا کارگەیەکی گرنگ لە ئیدارە ڕاپەڕین لەو سنوورە زەویەی بۆ تەرخان کراوە ئیعلان دەکرێتن و بە هەمان شێوە ئێمە لە سەروبەری دابینکردنی زەوی بۆ ناوچەی پیشەسازی خۆراک ناوچەیەکی گرنگە لە ڕووی کشتتوکاڵەوە ناوچەیەکی زۆر گرنگە لە ڕووی گەشتوگوزارەوە داوامان کردووە کە هەندێک شوێن هەیە لە نزیک بەحرەکەی دوکان با بڵێن لەوێ نزیکە دەکرێت پرۆژەی گەشتوگوزاری زۆر باش لەوێ دروست بکرێتن و گرنگێکی تایبەتی زۆر ساکە بۆ هەلی کار یەک لەو پرسیارانەیە کە هەمیشە ڕوبەڕووی بەردەوام ڕۆبەڕووی وەزیرە بەڕێزەکان دەکەم و لەو بەرنمەیە قسەکردنە لەسەر هەلی کار بێگومان خەڵکانێک گلەی ئەوە زۆر دەکەن کاتێک ئەو پرۆژانە دەکرێن خەڵکی بیانی دێنن ینی سوود لە خەڵکی خۆماڵی وەرناگیرێت پلانی دەستەی وەبەرهێنان بۆ هەلی کاری خۆماڵی چی بۆ لە پرۆژیە ئێمە طبعاً بەمە زندەی خۆمان لە ڕاگەاندنی ئەو پلانە ئێمە وەماندانەوە ئێمە 200,000 دەرفەتی کار لە پرۆژەکانمان بۆ داهاتوو جێبەجێ بکرێتن طبعاً توقعاتی ئێمە هێستا بەرەو سەرەوەترە لەبەر ئەوەی ئەگەر ئێمە بتوانین ناوچە پیشەسازیەکان وەکو خۆی جێبەجێ بکەین و ئەو زۆنە پیشەسازیانە پڕ بکرێ بە معامل و بە مەسانعی کە پێویستە لە هەرێمی کوردستان هەبن بێگومان لەو ژمارەی کە باسم کرد زۆر زیاتر هەلی کار دەستەبەرد بکرێتن طبعاً ئێمە هەنگاوەکی ترمان کردو لە دەستەوە بەرهێنان پێشتر لە موڵەت یۆبەرهێنان هیچ مەرجێک نەبووە بوو دەستیشانکردنی ژمارەی دەستی کاری ناوخۆی ئێمە ئێستا لە فەقەرەی ئەخیری با بڵێن لە کۆتایی لە پێدانی موڵەت یۆبەرهێنان بە هەر پرۆژەیەک مانگە کە دەستمان پێ کردووە بۆ داهاتوش بەردەوام دەبی جارێ ئێمە 75% داناوە کە پێویستە دەستی کاری خۆماڵی بی هەرێمی کوردستان بێ 25% سوود لە خیبرەی خەڵکانی تر وەرگیرێتن هەموو توێژەکان دەگرێتەوە هەموو توێژەکان کەچی خاون شارەزا و کرێکاریش هەمووی ئاتەبان ئێمە یەک مشکلەی ئەساسیمان لە هەرێمی کوردستان هەیە دەستی کار لە هەرێمی کوردستان تەنظیم نەکراوە بە شکلێک وەکو ئەوەی لە دەوروبەری خۆمان هەیە من بۆ ئەمە بەستە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کومەڵاتی قسەمان کردووە بتوانرێ مەجموعە شەریکاتێک دروست بکرێت لە هەرێمی کوردستان بۆ تەنظیمکردنی دەستی کار بە سوپاسە وەزارەتی پەروەردەش پلانێکی بۆ ئەم بابەتە هەیە بۆ دروستکردنی ئامادەیی پیشەیی بە تایبەتی سیناعە و تجارە و زیراعە و ئەوانە بۆ دروستکردنی خەڵکی تایبەتمەند کە بگونجێن لەگە بازار چکە ئەو خەڵکی ئێمە تا ئێستاش کە لە زانکۆکان تەخەڕوج دەکەن دەردەچن بە بازار ناکرێن نەک بە بازار ناکرێن بەڵکو زۆربیان ناگونجێن لەگەڵ ئەو ئیشانەی کە لە بازار هەن پێویستە دواتر ڕاهێنانیان بۆ بکرێت لە شوێنی پیشەیی تایبەت بۆ ئەوەی فێرە ئەو پیشانە بن کە لە کارگەکان بێگومان کاک دکتۆر کاتم زۆر کەم لە بەردەستمایە بەڵام پرسیارەکانی زۆرم بۆ هیوام کە درێژە بە وەبەرهێنان بدەم یان لەسەر وەبەرهێنان زیاتر قسەمان هەبێت بۆش لە پرۆگرامەکانی داهاتوو لەسەر ڕۆتین و هەموارکردنەوەی پرۆژەی یاسایی قسەی زیاترمان لەگەڵ کەسی معنی دەبێت لە دەستەی وەبەرهێنان بۆ هێشە من ئەمەوێت دواسرنجی تۆ بزانم لەسەر یەکێک لەو گرفتانەی کە پێشتر هەبووە بۆ نمونە دەمانزانی و دەمانبیست کە کڕین و فرۆشتن بە ئەو وەبەرهێنانە دەکرا ئەو بەرهێنانە دەکرا و پرۆژانە دەکرا لە مۆڵەتەوە بگرێت تاوەکو خودی پرۆژەکان بۆ ئێستا ئەمە چی کراوە طبعاً ئێمە بۆ ڕێگرتن لە کڕین و فرۆشتنی پرۆژەکانی وەبەرهێنان نقطەیەکی ئەساسیماندانەوە لە هەمواری یاساگەش شوێن دەکرێتەوە کە وەبەرهێنەری ڕاستەقینە پرۆژەی پێ بدرێت وەبەرهێنەری ڕاستەقینە کێ ئەوەی کە دەتوانێت کەفاەتی مالی خۆی ئیثبات بکە بۆ ئێمە کە بەڵێ من دەتوانم ئەو پرۆژەیە جێبەجێ بکەم طبعاً لە ئەنجامی معاملەی دەرەکی بە مۆڵەتەکانی وەبەرهێنان یانیش بە زەوی وەبەرهێنان ئێمە بە سەدان
مۆڵەتی وەبەرهێنانمان یعنی با بڵێن دەیان مۆڵەتی وەبەرهێنانمان هەڵوەشاندەوە بە سەدان پرۆپۆزالیشمان هەڵوەشاندووە ڕامان گرتووە کە زانیتمان خەریکە مامەڵەیکردن و فرشتنی پێدەکریان پێی کراوە و ڕێگیری کراوە تا حدێکی زۆر لەم پرۆسەیە دواتر بە قانونش ڕێگیری دەکرێت بەڵام نقطەی محوەری ئێمە ئەساسی ئێمە لە ڕێگیریکردن لەوە لە کاتی پێشکەشکردنی پرۆپۆزال یان پێدانی پرۆژە پێویستە ئێمە پرۆژە بدەینە و بەرهێنانی ڕاستەقینە کە ئەوەی توانای هەیە خیبرەی هەیە لەو پرۆژەیە کە دەستیشان کراوە جارێکی تر ئێمە تەساهلات ناکەین کەسێک پرۆژە وەرگێ و خوانەکە بیفرۆشتەوە یان معاملەیەکی خراپی پێ بکات. دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس و کاتم گرتن. بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوە دێینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەی ئەڵقەی هەنگاوی نوێ. تا دیدار هەر شەو.